با گۆرانی بێژێکی زیناکاری داوێن پیس لە وڵاتێکەوە بێتە وڵاتی ئێمە سەیری کە چۆن یەک پارچە خەڵک هەڵدەستێت استقبالی دەکات پێشوازی دەکات تەمەنا دەکات ڕسمێکی لەگەڵ بگرێ بەس دەستی بەردەستی کەوێ بەڵام گەورەترین عالم و زانا لە وڵاتێکی مسلمانان بێتە وڵاتی ئێمە لەوانەیە 10-15 کەسێک بڵێن بەخێر بێ خۆشحاڵ بین بەهاتنت بۆ ژیانی خەڵک بەرەو بێقیمەتی دەڕوا تفکیر و بیرکردنەوەی خەڵک بەرەو ئەو تەفاهەتە دەڕوا وردە وردە ئیشی لەسەر دەکرێ هەر لە مناڵیەوە کە ئایپادەکە درایە دەستی مناڵەکە و بە کەیفی خۆی لە یوتیوب و لە ئینتەرنێت چی دێتە بەر چاوی کە ئەکید ئەمەش سیاسەتێکە وا دەکرێت دائیمەن ئەو شتانە ڕەواجیان هەیە تەواو لەگەڵی دەڕوا ژیان وردە وردە ڕۆژ دوو ڕۆژ ساڵ دوو ساڵ تاو مناڵە گەورە دەبێ سەرسام و معجبە بەچێ بەوانەی کە لەم جیهازەدا بینیونی تەواو ئێستا ژیانی خۆی ڕێڕەوی خۆی گرتە بەر هەڵی بژارد ڕێڕەوی لەگەڵ ئەو جۆرە کەسانەیە باشە ئەم تافیه و بێقیمەت و هیچ و پوچانە کە هیچ مانایەکی دین و ئیمان و ئەخلاق نازانن ئەمانە مستەقبل بکەوێتە دەستی ئەوان دەبێت کۆمەلگا بەرەو کوێ بڕوات دەبێت خەڵکی چی بەسەر بێت خوای گەورە پەناماندا پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە فەرمودەیەکدا دەفەرمێ إن الله يحب معالي الأمور وأشرافها ويكره سفسافها خوای پەروەردگار شتە بەرزەکان شتە گەورەکان شتە بەها بەرز و بەقیمەتەکانی خۆش دەوێت پێخۆشە ئینسان عەبدەکەی خۆی بەشتی بە سوود و گرنگەوە مەشغوڵ بێت و پێی ناخۆشە عەبدەکەی بەشتی پڕوپوچ و بێمانە و بێقیمەتەوە مەشغوڵ بێت بەڵام بەداخەوە ئەمڕۆ زۆرێک ماڵ نییە لە ماڵی مسلمانان کە ئەو تەفاهەت و بێقیمەتی و هیچ و پوچێتی نەکەوێتێتە ناوەوە و تێکەڵی نەبوو بێ و وردە وردە لە گەشەکردن و زۆربووندا نەبێت وێ براکانم پێویستە وریابین حەسانەت و حیمایی خۆمان و خێزان و مناڵمان بکەین ئەو ڕێڕەوە تافیه و بێمانایە پوچە نەگرنە بەر ئەجینە عاقبەتی دنیا و دوا ڕۆژیان خراپ دەبێ خوای گەورەمان پارێزێ والحەمدولله